زەهایمەر یاخود بیرچوونەوە نەخۆشیەکە کە لە مێشکدا ڕوودەدات بەهۆی کەمبوونی چالاکی خانەدەمەرەکان کە ئەوەش کاریگەری مێشک تا ڕادەیەکی زۆر دادەبەزێنێت. ئەو کەسانی تووشی نەخۆشیەکە دەبن ناتوان شتی نوێ لە ژیاندا فێر بن، هەموو ئەو شتانشی پێشتر فێربوون لە بیری دەکەن، بەڕادەیەک زۆرجار ناوی کەس و کار و تەنانەت ناوی خۆشیان لەبیر دەکەن. هۆکاری ئەم نەخۆشیە هێشتا بە تەواوی دیار نییە، ئەو چارەسەرانەشی بۆی دیاریکراوە هێشتا زۆر کاریگەر نین. ئەگەرەکانی توشبوون بەم نەخۆشیە دوای تەمەنی 65 ساڵی زیاد دەکات کە زۆرتریش لە ژناندا ڕوودەدەن. نیشانەکانی توشبوون بە زەهایمەر بریتین لە تەتەڵەکردنی زمان، قسە تێکەڵکردن یاخود درەنگ تێگەیشتن، هەروەها بیرچوونەوەی بەردەوام و گۆڕانی کەسایەتی. هۆکارەکانی توشبوون بە زەهایمەر نزیکەی لە 70 بۆ ماوەیە و پەیوەستە بە جینەکانەوە. هۆکارەکانی تریش دەگەڕێتەوە بۆ ئازار و ناڕەحەتی زۆر لە ژیاندا لەگەڵ بەرزی پەستانی خوێن و چەند هۆکارێکی دیکە. دەرکەوتنی نەخۆشیەکە بە چەند قۆناغێک دەبێت کە ئەمانن: قۆناغی پێشبیرچوونەوە، ئەو قۆناغە کە دەستپێکە وردە زاکیرەی نەخۆش کەم دەبێتەوە و شتەکانیان بە زەحمەت بیر دەکەوێتەوە. قۆناغی سەرەتایی زەهایمەر، ئەم قۆناغە بەوە جا دەکرێتەوە کەسی توش بوو یادەوەرەکانی زۆر بە ئاشکرایی کەم دەبنەوە و لە ڕادە بە دەرنیشانە سەرەتایەکانی گۆڕانی کەسایەتی لەسەر دەردەکەوێت تا ئەوەی نەخۆش ناوی خێزان و خزم و کەسیشی بیر ناکەوێتەوە. قۆناغی مامناوەند، نیشانەکانی ئەم قۆناغە لەوەدا دەردەکەوێت کەسی توش بوو توانای جێبەجێکردنی چالاکی ڕۆژانەکانی نامێنێت و پێویستی بە یارمەتی دەرێکە. قۆناغی پێشکەوتوو، ئەم قۆناغەوارە نەخۆش دەکات بە تەواوی پشت بە یارمەتیدانی کەسانی دیکە ببەسێت و گۆڕانکاری لە کەسایەتی زۆر بە ئاشکرایی تێبینی دەکرێت و توانای قسەکردنی زۆر کەم دەبێتەوە. بۆ ڕێگرتن و چارەسەرکردنی نەخۆشی زەهایمەریش لە ئێستادا هیچ چارەسەرێکی ئەوتۆ نییە، بەڵام دەتوانرێت مەترسی کەم بکرێتەوە بە کەمکردنەوەی جگەرە کێشان، هەروەها چالاکیەکانی خوێندنەوەی کتێب و یاریکردن و ژەنینی ئامێرە موزیکەکان کە دەکرێت یارمەتی دەربن بۆ ڕێگری لە نەخۆشیەکە. لە نوێترین هەواڵیشدا زانایانی پەیمانگای بایۆکیمیای ئۆرگانیکی ئەکادیمیای زانستی رووسیا دەرمانێکی نوێیان بۆ چارەسەری نەخۆشی بیرچوونەوە دروست کردووە کە ئەم دەرمانە ناوی کۆگنیرانە. دەرمانەکە جیاوازە لەو دەرمانانەی ئێستا بەکاردەهێنرێن، بەو پێی لەسەر بنەمای بناغی نوێ دروست کراوە کە دەرمانەکە مادەیەکی تێدایە بە لینکس 1 ناو دەبرێت و دەمارەکانی ناو مێشک هان دەدات و کارەکانی خانەی مێشک چالاک دەکات.